ئەمە وان لێکا کە قەڵەو بن، وان لێکا مووی جسمیان زیاد بکە، زیبکەیان زیاد بکە، هەڵوەرینی قژیان بۆ زیاد بکە. ئەو خانمانەی کە سووڕی ماگانەیان زۆر دواکەواتە بە چەند مانگە جارێک کەونە سووڕی ماگانەوە، یاخود جاری وایە هەر نابن مەگەر ئەگەر دەرمان وەرگرن جا بۆ شێ سووڕی ماگانیان بۆ بێ. ئەمە بارێکی ئاسایی نیە، چونکە خۆمان ئەزانین کە سووڕی ماگانە پێویستە 21 ڕۆژ تا 35 ڕۆژ جارێ بینی بێت کە لەوە لایە یا زووتر بوو یا زیاتر بوو تەبعاً بەنا تەبیعی داهەنرێت. و یەکێ لە هەر هۆکارە سەرەکانی ئەم دواکەوتنی سووڕی ماگانەیە لە عالەما و کە نەخۆشیێکی سەردەمەیستە فرەکیسی هێلکەدانە. تەبعاً ئەمە زەرەری بۆ جەستەی و خانمانە بێت، خاستەن تازە پێگەیشتوەکانمان لە تەمەنێکی گەنجان حەزەکەن جسمێکی ڕێکیان هەبێ. ئەمە وان لێکا کە قەڵەو بن، وان لێکا مووی جسمیان زیاد بکە، زیبکەیان زیاد بکە، هەڵوەرینی قژیان بۆ زیاد بکە. و لە هەمان کاتیشدا نەبوونی ئەم سووڕی ماگانەیە وای لێکا کە دەرونیەن خەفەت بخوا ناجێگیرە بن، باری دەرونی تێکەچێت. بۆیە یعنی ئێمە ڕێنماییانەکەین کە ئەگەر لەو شێوەی لایە سەردانی پزیشک بن و ڕێنمایی تەندروستی وەرگرن. و ئایا ئەم لە دوای زەواج ینی باشترە بێ یان نا؟ نەخێر، ئەم نەخۆشیە پەیوەندی بە زەواجەوە نییە. یعنی گەر ئەو کەسە هاوسەرگیری بکە یاخود هاوسەرگیری نەکرد بێ هەمان نوعە هەمان نیشانەی هەیە، بەڵام کە لە دوای هاوسەرگیریە زۆربەی ئەو خانمانە تەبعاً ئەگەڕن بە دوای ئەوەی کە دووگیان بن و یەکێ لە هەر هۆکارە سەرەکیەکانی دووگیان نەبوون و دانەبەزینی هێلکە بەهۆی ئەم فرەکیسەوەیە. بۆیە ئێمە ڕێنماییانەکەین کە هەوڵ بن کە ژیانێکی تەندروستیان هەبێ، خەویان ڕێک بێ، خواردنیان ڕێک بێ، ئیحتیمام بە وەرزش بن ڕۆژانە و ئەگەر هەر باش نەبوون بەم شتانە سەردانی پزیشکی پسپۆڕکەن بۆ وەرگرتنی چارەسەر. سمارت وەرچەرخانە.